وەکو ڕێکخراوی فدراسیۆی سەراسەری پەنابەرانی عێراقی ئەمڕۆ یاداشتێکمان هەیە ناڕەزایی تەسلیم بە نوێنەرە ئەندامی پەرلەمانی کوردستان کەن لە نووسنگەی سلێمانی کە لە ناویان داهاتووە لەبەر ئەوەی سبەینێ بڕیارە کۆمەڵە پەنابەر بنێرە دیپۆرکری بۆ فڕۆخانی نێودەوڵەتی هەولێر. ئێمە یاداشتێکی ناڕازاتیمان داوامان کردووە بە هیچ شێوەیەک فڕۆکەخانەکان نەخرێتە اختیاری وڵاتانی ئەوروپا بۆ وەرگرتنەوەی پەنابەران. بەشێکی تر پەرلەمانتاران دەتوانن لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز مەسعود بەرزانی بپرسن ئەم لە دوایین سەردانیا بە وڵاتی بریتانیا لەگەڵ هۆم ئۆفیس و وڵاتی کۆچی و بەریتانیا لەگەڵ وەزیری ناوخۆ لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکان کە کۆبوونەوە بزانن هۆکاری وەرگرتنەوە ئەو ئیتیفاقیەت چییە کە ئەمان دەتوانن بە دوواداچوونکان لێپرسینەوە بکەن لە هەموو ئەو وەفدەی کە شاندەی کە چۆ بۆ وڵاتی بەریتانیا بۆ وەرگرتنەوەی پەنابەران بزان هۆکارەکەی چیە پەنابەران وەرگرتن. بەشێکی تریش ئەو پەنابەرانە دەیان و بگرە پەنابەرمانە 22 ساڵ لە ژیان گوزەرەکە ژنەکە سیزنیە وڵاتەیە سێم ناڵیەوە ژیانی بەڕێکردووە لە شوێنی دنیا نیە بەپێی هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان ئەمە پێشەلکارێکی ڕەوای بنەماکانی مافی مرۆڤ و هەموو بەدەر لە هەموو اتفاق و ڕێنمای پرەنسی بە نێودەوڵەتیەکان پەنابەران لە شوێنی دنیا پەنابەر وەرناگیرێتەوە. من ئەپرسم لەم پەرلەمانتانە بەڕێزانە پرسم کاوان بنەگەنە پرسان پەرلەمانتار بۆچی لەکوێی دنیا پەنابەر وەرگیراوەوە بۆچی لە وڵاتی عێراق پەرلەمانتار ئەپرسم بۆچی وڵات لە پەرلەمانی عێراق و قبول ناکە یاسایەکە بوو ساڵی 2007 ئەگەر ئەم سەرەتایەکی مەترسیدارە بەڕێزان ئەگەر ئەم سیاسەتە وەربگرێ ئێستا بۆی بە ئێوە دەڵێم زیاتر لە 6 پەنابەر ئامادەکراوە سبەینێ بڕیارە سیا بنێرێتەوە ئەگەر ئەم سیاسەتە پەری پێ بنەگیرێ و ئەگەر ڕێیا پێ نەگیرێەوە فڕۆخانە دەوڵەتەکان بەناوەرنەگرنەوە بڵێن ئێمە ئامادەین بەناوگرنەوە ئێمە لە ماوەی 24 ساعتە لە کەمتر لە 40 ساعتە دەتوانین ئەو پەنابەرانێکە لە وڵاتی بەریتانیا دەست بەسەرن گیراون لە ڕێی محامی و لە ڕێی ئۆفیسی فدراسیۆنی پەنابەرانەوە بەشی یاسایی ئەتوانین ئەو پەنابەرانە ئازادکەین و بتوانین بگەڕێنە بۆ لای کەسوکارەکانیان و بۆ لای خێزان و خانەوادەکان. بەشێکی دیریش دەپرسین لەم بەرەدانە دەپرسن باشە پەرلەمان فڕۆکانی وڵاتی بەغدا بۆ پەنابەری عێراقی کورد وەرناگرێتەوە ئێستا بۆچی خێرە پەرلەمانی عێراقی لە فڕۆکانی وڵاتی هەولێر و سلێمانی وەرگیرێتەوە. ئەم پرسیارە من ئاڕاستی جەنابێکە من ئەم یادداشتە تەسلیمیان بەڕێزانە دەکەم بە هیوای ئەوەی کە ئەوان بە دوواداچوونی جدی بکەن و ئەم کەیسە بەڕاستی کەیسێکی مەترسیدارەوە بە زووترینکان ئەمە پەیوەستە بە ژیانی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەوە بیرتان نەچێ. بەڕێزان ئەم پەنابەرانەکە ڕۆشتن بە هەژ هۆکارەوە هۆکاری سیاسی بێ ئابووری بێ و نەتەوەیی بێ ویان مەزهبی بە ویان شتێکی تر بێ ویان کەرەسای توش ویان ئەوانە ڕۆشتن ژیانیان گوزارانەوە سەرچاوەیەکی گرنگی داهاتێکی گرنگم بۆ هەموو خێزانەکان بیرمان نەچێ ئێمە دوای ئەو حەسارانە ئەو گەماروانەی کە لەسەر هەرێمی کوردستان و وڵاتی عێراق بوو تەنیا سەرچاوەی داهات بۆ ئەم کۆمەلگایە و هەرێمی کوردستان پەنابەران بوو لە ئەوروپا کە بەردەوام شەو ڕۆژکاریان نەکرد و بۆ دابینکردنی دەرمان و پێداویستی تەندروستی و پێداویستی خواردن و پێداویستی کۆمەڵانی تر و پێداویستی ژیانی خێزانەکانە شەو ڕۆژ وەکو چرا ئەسووتان. من دەپرسم خێرە ئێستا پەنابەران دەکردنەوە ینی بەڕاستی لە هەموو شوێنێکی دنیا ئەبێ ڕەوەندی کوردی ئەبێ حکومەتی حکومەت هێرێم و ئەبێ فەرمانگەکانی پەیوەندەکانی دەرەوە و هەروە قوسڵخانەکانی عێراق بەجددی بێنە سەر ئەم کەیسە و بەجددی پەنابەران ئەم سیاسەتە ڕاگرێن ڕێگە نێن هیچ پەنابەرێک بە زۆر بنێرێتەوە فڕۆکانی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی و هەروە عێراقیش. سوپاسان دەکەم ئەگەر ئەم بەڕێزانە لێدوانەجانێ مەمنون. ئەمڕۆ دیارە فدراسیۆنی سەر تاسەری عێراق و هەروەها لقی کوردستان کە سەردانی ئێمان کرد لە نووسنگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی ئێمە پێشوازیمان لێکردن کە لێرەشەوە سڵاو و ڕێزمان هەیە بۆ هەموو پەنابەرانی جیهان بەگشتی و هەروەها ئێمە لێرە ئەوەی کە بە ئێمە بکرێت وەکو پەرلەمانتار بەپێی یاسا و ڕێنماییەکان لە ڕێگای لیژنەی ڕەوەندی کوردی لە پەرلەمانی کوردستان یاداشتەکەیان ئەنێرینە پەرلەمانی کوردستان و هەوڵ ئەدەین لەگەڵ لیژنەی ڕەوەندی کوردیش قسە بکەین بۆ ئەوەی یانی هیچ غەدرێک لە پەنابەرانی خەڵکی کوردستان نەکرێت لە وڵاتانی دەرەوە لە ژێر هەر بیانوویەک ئێمە هیچ پێمان وایە هیچ بیانوویەک قبول نییە لەبەرەوە ئەوانە کە چوونە ئەو وڵاتانە دیارە هۆکارێکە بووە دیارە پارەیەکی زۆریان سرف کردووە کە چوونە ئەو شوێنانە و لەوانەیە بەشێکیان لەوێ خێزانیان پێکەیناوە بەشێکیان 20 ساڵە لەوێن کەمتر لەوێ یان زیاتر ینی خێزانیان دروست کردووە بەرژەوەندیان هەیە لەوێ بۆیە ئێمە داواکارین بە پێی یاسان نێودەوڵەتیەکان مامەڵە لەگەڵ پەنابەرانی کوردستان و عێراق بکرێت بۆ بە تایبەتیش کوردستان بۆیە ئێمە ئەوەی لە توانای ئێمەدا هەبێت پشتیوانی ئەەکەین لە داواڕەوەکانیان بە پێی یاسا و ڕێنماییەکان. دۆست پاسان دەکەین.
بەڕێزان ئەم کەیسا زیاتر لە 2 هەفتەیە سەری هەڵداوە. ئێمە لەم ماوەیەدا پەیوەندیمان کردووە بە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکومەت هەرێمی کوردستان. ئەوان بێبەری بوونی خۆیان ڕاگەیاند و وتیان ئێمە وەکو حکومەت هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندیەکان وەکو حکوومەت هیچ جۆرە ڕێکەوتنێکمان نییە و ئەوە ئێمە شتیوامان نەوتووە کە پەنابەران وەرگرینەوانێ و هەروەها ئەم کەیسا گەیاندومانەتە لیژنەی پەیوەندیەکانی پەرلەمانی کوردستان ینی ئەوانیش لەسەر خەتن و بێجگە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. بەڕاستی ئەم کەیسا ئەوێ کە ئیشی بەپەلەی لەسەر بکرێت چونکە پەیوەندی هەر بەم سیکەسەوە نییە کە بڕیارە بنێرێتەوانێ. هەموو ئەو کوردانەی تر بە ئەو زەحمەت و کوێرەوەری و کۆڵەواریە گەیشتون بە ئەو وڵاتانە هەمووی لەژێر هەڕەشەی ناردنەوەیدان و بۆ خۆشتان نەزانن دۆخی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و بژێوی لە هەرێمی کوردستانە لە چه حاڵەتێکی دژواردایە کە هێشتا هۆکارەکانی کۆچ لە کوردستانە هەرماوە و ئەم بابەتە ڕەهەندێکی ئینسانی و مرۆیی هەیە. فعلا من ئەم شەو قسەم لەگەڵ کاک نەژاد عەزیز کرد یعنی کە لە 99 لە بەریتانیایە 22 ساڵە یعنی 4 مناڵی هەیە مناڵێک ینی کەم ئەندامیشە تەنانەت لە ماوەی ئەو 22 ساڵەیە دایکی مردووە باوکی مردووە نەیتوانیوە سەردانی کوردستان بکاتەوە ئێستا بە چ پاساوێک یعنی کە ئەنێرێتەوانێ بۆیە ئەمە ئەچی حکومەتی هەرێمی کوردستانە ئەم وەڵامە بداتەوانێ و ئەمە پێویستی بە ئیجراعات و ڕێکاری بەپەلە هەیە چونکە ئەمە بابەتێکی کۆمەڵایەتیە پەیوەندی بە پرینسیپەکانی مافی مرۆڤەیە بەداخەوە یعنی کە ئەو ئێمە بە دوواداچوونمان کردووە تەنانەت وڵاتێکی کاولبووی وەکو ئەفغانستان پەنابەرەکانی خۆی وەرناگرێتەوە هیچ وڵاتێکی ئەفریقی لە دنیای پەنابەر بە ڕەزامەندی خۆی وەرەگرێتەوە یاخود وڵاتەکەی ئەبێ موافقەی بۆ بکە بۆیە ئەمە ئەچی حکومەتی هەرێمی کوردستانە کە ڕێگە بگرێ لە بە زۆر ناردنەوەی پەنابەران و ئەمە ئەرکی هەنووکەی حکومەتە چووکە وەکوتمان کەیسی هەزاران پەنابەرە کە بە زەحمەت و لە ناچاریە وڵاتیان بەجێهێشتۆ ڕوویان کردوێتە وڵاتانی ئەوروپا.